بۆ دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان لە شاری بەغدای پایتەختی عێراق ئەو فرۆشگایانە کراونەتەوە کە سەوزە و میوە و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان دەفرۆشن. الحظر من قالوا حظر والعالم في دخلوا في إشاعة. بڕیاری قەدەغی هاتوچۆ کاریگەری نەرێنی لەسەر نرخی شتومەک دروست کردووە. بە شێوەیەک هەندێک لە کەلوپەلەکان چوار هێندەی پێشوو نرخەکانیان زیادی کردبوو، بەڵام دواتر بە هەوڵی هەموو لایەک توانرا بازاڕی فرۆشی هەندێک لە پێداویستەکان بکرێنەوە. بۆ کۆنتڕۆڵکردنی نرخەکانیش هێز ئەمنیەکان بەردەوام چاودێری بازاڕەکان دەکەن. المخالف للقوانين راح يعتقل والى غرامه القيد زين فالعالم هم وعت وانتبهت. كانت ارتفاع بالاسعار كبير لكن هسه بدنا نلتمس يعني الحمد لله والشكر. نرخەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووبوونەوە، بەڵام ئێستا بۆ هۆی دەرکردنی بڕیاریکردنەوەی بەشێک لە مارکێتەکان نرخەکان ڕوویان لە دابەزین کردووە. دۆخەکە بە شێوەیەکی باش بەرەو جێگیربوون دەچێت. نابێت ئەوەمان لەبیر بچێت کە وڵاتەکەمان بۆ ماوەی 14 بۆ 15 ڕۆژە لە قەدەغی هاتوچۆدایە. بعد آثار كبيرة جدا. ئەوانەی کە بژێوی ژیانیان لە سەرکاری ڕۆژانەیان بوو بە هۆی داخستنی بازاڕ و قەدەغەی هاتوچۆ ناتوانن ڕۆژانە کار بکەن و لە ماڵەوە دانیشتوون، ئەمەش وای کردووە نەتوانن بژێوی ڕۆژانەیان دابین بکەن. ئەم دۆخە کاریگەری خراپی کردوتە سەر ژیانی هاوڵاتیان، بە تایبەت ئەوانەی هەژارن و توانای کڕینی پێداویستیەکانی ڕۆژانیان نییە. سپاس بەخوا کەسانێکی زۆر هەن کە یارمەتیان دەدەن. ئەمە گرنگترین تاقیکردنەوەیە بۆ ئەو کەسانەی توانای ئابووریان باشە تا یارمەتی هەژاران بدەن، چونکە ئەمە دۆخێکی کاتیە و بەرەوکی هەموو وڵاتانی جیهانی گرتووە. بە هۆی پەتای نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تا ڕۆژی 15 چوار قەدەغەی هاتوچۆ درێژ کرایەوە بۆ ئەوەی هاوڵاتیان لەم پەتایە پارێزراو بن. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.